باش بە ناوی خوای گەورە و میهرەبان بانگەوازێک لە ئەندامانی ئەنجومەنە نوێنەرانی عێراقەوە کە نزیکەی هەفتە ئەندام لە فراکسیۆنە جیاوازەکانی کوردستانی و فراکسیۆنەکانی تری ناوی پەرلەمانی عێراقە بۆ حکوومەتی فیدراڵی عێراق هەموو ویژدان زیندووەکانی عێراق ئەوانەی تۆسقاڵێک برین لە پێی مناڵێکە ئەیان جوڵێنێک ئەم هاوارێکە لە پێناو کوردانی باکووری کوردستان کە زیاد لە 2 مانگە لە ژێردەسەڵاتی حکوومەتی تورکیا بە هەموو جۆرێک ڕوبەڕووی تونند و توشترین شەوسانەوە بوونەتەوە هە لە ئابلوقەی ئابووری و خۆراکی و دەرمانی و تا ئابلوقەی مرۆیی زیاتر لە 2 مانگە ناوچەکانی ئامەد و بەتلیس و وان ماردین و جزیرە و سلۆپی و شیرناخ و بۆتان سەدان شەهید و برینداریان داوە لە پێناو داواکردنی مافەڕەواکانی کورد لە وڵاتە. بۆیە ئەمڕۆ لەم یاداشتەماندا داوا ئەکەین لە حکوومەتی عێراق کە هەنگاوی جدی بنێت و مخاتەبەی ئەنجومەنی ئاسایش بکات بۆ ڕاگررتنی شەڕ یەک دووهەم هەڵگرتنی ئەوە ئابلوقە و ناردنی خۆراک و دەرمان بۆ ناوچە کوردستانیەکان سێ پێکێنانی لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە لە ڕاستی و دروستی ئەو هەواڵەی کە باس لە بەکارهێنانی چەکی کیمیاییەکە لە ناو